ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕەخنە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەگرن و داوای هەموارکردنەوەی دەکەن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش پشتگیری لە داوای ئەندامانی ئەنجومەنەکەی دەکات و دەڵێت پێویستە یاساکە بە شێوەیەک هەموار بکرێتەوە بۆ ئێستای کوردستان بگونجێت. ئەوەی ئێستا شێ لە ئاست تموحی داواکاریەکانی ئێمەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگەوە لە ئاست تموحی هاوڵاتیانیش نییە. دلێر حوسێن کە یەکێکە لەو ئەندامانەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ڕەخنەی لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم هەیە دەڵێت دەبێت تەواوی مادە و برگەکانی یاساکە هەموار بکرێتەوە بە جۆرێک لە ئاست داواکاری ئێمە و خەڵک بێت. ئەوەی دەکرێت لە ئایندا ئێمە کار لەسەرەوە بکەین ئەم یاسایە بە تەواوەتی هەموار بکرێتەوە دەسەڵاتەکان بە تەواوەتی شۆڕ بکرێتەوە بۆ لا مەرکەزیەتی ئیداری بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوەی ڕایی کاروباری هاوڵاتیان بکرێت. هەموارەکە دەکرێت سەرتاسەری یاساکە بگرێتەوە سەرتاپای یاساکە نەک تەنها مادەیەک و دوو مادە بۆ ئەوەی ئەم هەموارە لەگەڵ زروف و کاتی ئێستای هەرێمی کوردستان بگونجێت. بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ئەنجومەنەکان لە ڕووی ئیداری و داراییەوە سەر بە وەزارەتی ناوەخۆن لە کاتێکدا ئەوان بە دەنجی گەڵ هەڵبژێردراون. جێگری پێشووی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت دەبێ یاسای ئەنجومەنی پارێزگاکان بە شێوەیەک هەموار بکرێتەوە کە دەسەڵاتی ئەنجومەنەکان دیاری بکرێت و بکەونە ژێر کۆنتڕۆڵی پەرلەمان نەک وەزارەتێک. هەموارکردنەکە بەڕاستی زیاتر سەلاحێتی باە ینی سەلاحێتی ئەنجومەن دیار کرابایە. مەسەلەن ئێستا ئەنجومەن مەسەلەن مەسەلەی ئیداری و مالی سربەخۆ نییە، لێ وەحدە حیسابەتی نییە، لێ مەسا هەیکەلیەی نییە. مەسەلەن ئێستا ئەو ئەنجومەنە هەیکەلیەی نییە، هەموو شتەکانی ئیداری و مالی سەر بە محافەزەیە، محافەزە سەر بە وەزارەتی ناوخۆیە. یەکو دەبێ ئەنجومەنێک کە لە لای خەڵکەوە هەڵبژاردرایە سەر بە وەزارەتێک بی، یعنی دەژلێن ئەنا سەر بە وەزارەتێ با ئیداریەن مالیان سەر بە وەزارەتە. بەڕایمە ئەنجومەنێک سربەخۆ باە لە ژێر کۆنتڕۆلی پەرلەمان باە باشتر بوو. بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتەکانی ئەنجومەنەکان سنووردارە و ناتوانن بڕیار بدەن، بەڵکو تەنها دەتوانن پێشنیار بۆ حکومەتە خۆجێیەکان بکەن. هاوکات بۆیان نییە هیچ بەڕێوەبەرێکی گشتی لەسەر گەندەڵی یان بە هەر هۆکارێکی تر دوور بخەنەوە ئەگەر وەزیری پەیوەندیدار ڕەزامەندی لەسەر نەدات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.